تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. في قلوبهم مرض فزادهم الله مرضا. لدڵ و دەرونیاندا دەردێک هەیە، خوایش دەردی پتر کردوون. هەندێک لە تەفسیرەکان لەژێر ڕۆشنایی الجەزاء من جنس العملدا ئاەتی فەزادەهم الله مەرەضەنیان لێکداوەتەوە، پێدەچێت لێکدانەوەیەکی لەم جۆرە ڕاستتر بێت. خوای گەورە نەخۆشی ناودڵی ئەوانی زیاد کرد، چونکە ئەوان لەسەر ئاستی نیەت هەمیشە ئاوێتەی خراپەکاریەکان بوون و هەرکە فرسەتیشیان دەهاتە پێش جێبەجێیان دەکرد. دیارە زیادبوونی هۆکارەکان پتربوونی ئەنجامەکانی لێدەکەوێتەوە. ئەمەش بازنەیەکی داخراوی خراپەکاریە، واتە ئەو نیەتە خراپانەی کە لە دڵ ڕیشە چێژ ناکرێن و تەنانەت بیر لەوە ناکرێتەوە کە ڕیشەکەن بکرێن نیەتی خراپی دیکەی بەرهەمهێناوە. ئەو کردارە خراپانەش کە بەرمەبنای ئەم نیەتانە کراون کرداری خراپی دیکەیان بەرهەمهێناوە و ئیدی لە ناو بازنەیەکی داخراوی خراپەکاری لەم جۆرەدا دووڕوو تیا چووە. لەم ڕووەوە کاتێک فەزادەهم الله مەرەضەن تەفسیر دەکرێت، وا سەرکەوتووترە بوترێت بریتیە لە ئەنجامێکی ئاسایی و سروشتی بازنەی داخراوی خراپەکاری بەرمەبنای ئەوەی کە لەش ساغی مرۆڤ ئەسڵ و نەخۆشی لاوەچیە و سروشتی ساغ ئەسڵ و نەخۆشیە ڕۆحیەکان لاوەچین، ئەوانەی کە گرنگی بە پاراستن و تەندروستی دڵیان نادەن و هەلومەرجەکانی پاکشبوونەوەی معنەوی ناڕەخسێنن، ڤایرۆس تووشی ئەم لەتیفە ڕەبانیە دەکەن. لەو ڕووەوە کە هەموو هەڵەیەک هەڵەی دیکە بەرهەم دەهێنێت و هەموو گوناهێک ڕێ بۆ سەرپێچێکی گەورەتر خۆش دەکات و تەنانەت چەندین ڕێهەن بۆ ئەو کوفرەی کە گەورەترینی سەرپێچیەکانە، شتێکی ئێجگار گچکە لە چەق و سەرەتادا لەوانەیە لە چێوەدا بە گۆشەیەکی هێندە فراوان کۆتایی بێت کە تەسەور نەکرێت. نەخۆشی دووڕوەکان ئەگەر کێشەی عەقیدەیی یان گومان و دوودڵی بێت، ئەمە لە هەمان کاتدا بە کوفر و ئیلحاد لەسەر ئاستی ماتەوزە دادەنرێت. دیارە هەتا چاودێری خوایی ئەڵقەی ئەو گوناهانە نەشێنێت کە بەرەو کوفر درێژ دەبنەوە، لەوانەیە سەرپێچی چەند هێندە بێت و لە ئەنجامدا بە کوفر بگات. تەنانەت جاری وایە کەسێکی گوماناوی کە گومان لە هەموو ئەو شتانە دەکات کە لە نێوان خوا و نەفسیدا درێژ دەبنەوە، کەسانی تریش بەخۆی بەراورد دەکات و بەو فیکرە شومەی وا دەزانێت هەموو کەسێک و هەموو شتێکی دیکەش لە نێوچنگی ئەو نەخۆشیەدا دەتلێنەوە و لە ڕۆحیدا چەندین قات هەست بە نەخۆشیەکە دەکات. لەبەر ئەوە بە ئەندازەی کەڵەکەبوونی گومان و دوودڵی و ئیلحاد هەم بەدەست زیگزاکەکانی ڕۆحیەوە دەناڵێنێت، هەم چونکە کەسانی دیکەش وەک خۆی بێ ئیمان و متمانە پێنەکراو دەبینێت، لە ژێر کۆمەڵێک نەخۆشی کەڵەکەبوودا دەپلیشێتەوە کە لە وەهم و خەیاڵی خۆیدا دروستی کردوون. مثلهم كمثل الذي استوقد نارا فلما أضاءت ما حوله ذهب الله بنورهم وتركهم في ظلمات لا يبصرون. ئەمانە بە نمونەی کەسانێکن کە خەریکی پێکردنی ئاگرێک بوون، هەرکە ڕۆشنایی ئاگر دەوروبەری ڕۆشنکردن، خوار و ناچیەکەی بردن و لە تاریچێکی وادا وێڵی کردن، هیچ تروسکاییەکیان نەدەدیت. لەم ئاەتە پیرۆزەدا دنیای ناوەوەی دووڕوەکان لە ڕێگەی نمونەیەکەوە بەرجەسە دەکرێت و دەخرێتە پێشچاوان. لەبەر ئەوەی دووڕوەکان لەگەڵ موسڵمانەکاندا دەژیان، جاروبار ئەگەر بە کەلای چاویش بێت نوری ئیمانیان دەدیت، بەڵام ئەو نیفاقەی کە لە دڵ و مێشتیاندا بوو ڕێگر بوو لە سوودوەرگرتنی تەواوەتی لە نوری ئیمان. بەڵێ ئەمانە بەهۆی مادبوونی ڕوانینیان لە ئەنجامی بەسوک تەماشاکردنی ئەو مەشغەڵەی کە پێغەمبەری مەزن دایگیرساند بوو، یان بەهۆی کوێرکردنەوەی توانا و لێهاتنە سروشتیەکانیان کوێر ببوون. لە ڕواڵەتدا تەماشایان دەکرد، بەڵام ڕوبەڕووی تیشتی بەهێز و ئەبڵەقکاری مەشغەڵەکە دەبوونەوە. ئیدی لە بری سەرنجدان لێی بە گومان و دوودڵی ئەو تۆزە جوڵەیەشیان خامۆش دەکرد کە جاروبار لە دڵیاندا دروست دەبوو، کاریگەریان نەدەهێشت.
تەنانەت لە بری سوود وەرگرتن لە ڕۆشناییەکەی و ڕێکردن لە سایەیدا نەخشەی ئەوەیان دەچێشە کە داخۆ چۆن دەتوانن وەک سەرچاوەی دەستخستنی ئاگر بەکاری بهێنن. وشەی ئەستە و قەدەش کراوەیە بەڕووی هەردوو لایەندا، هەرچی کافرەکانیشە ئەوان هەرگیز لەگەڵ ئیمان و تیشکە نورەفشانەکانی یەکتریان نەناسیوە و نەیاندیوە و داخڵ بە کەش و هەوای قودسی و ئەفسوناوی ئەو نەبوون. لەبەر ئەم هۆیە کاتێک کافرەکان بە هۆکارێک لە هۆکارەکان بۆ جارێک هەستیان بە نووری ئیمان دەکرد لە ویژدانیاندا، جگە لەوانەی کە بە تەواوەتی خۆیان یەکلایی کردوێتەوە، جارێکی دی دەستبەرداری نەدەبوون و هەوڵیان دەدا ئەو تەمەنەی کە ماویانە وەک ئیماندارێکی ڕازگۆ بەسەر بەرن. بێگومان لەمەدا بە ئەندازەی جیاوازی نێوان ڕووناچی و تاریکی، جیاوازی نێوان ئیمان و کوفر کاریگەریەکی گەورەی هەیە. ئەوانەی کە بۆ یەکەم جار دەیان بینی و دەیان ناسی، چاویان بەڕووی دنیایەکی نوێدا هەڵدەهات و سەرجەم جوانیە سەرنجڕاکێشەکانی ئیسلامیان دەبینی. خۆی لە خۆیدا هەمیشە کاتێک ژیانی ئەوانەی کە بۆ یەکەم جار ئیسلامیان بینیوە و باوەڕیان پێی هێناوە بەراورد دەکرێت بەو کەسانەی کە لە وڵاتە موسڵمانەکاندا لەدایک بوون و گەورە بوون و دەژین، جگە لە کەمینەیەک بەڕوونی ئەم بابەتەی سەرەوە دەردەکەوێت.